قەتەم باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، زۆر خوشحاڵم بۆ جارێکی تر هەم لە خزمەتتانە بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تری دیالۆگ. عەزیزان، مۆزوعی ئێستەی ڕۆژ لە هەموو هەواڵنێریەکان و هەموو باسە سیاسیەکان مۆزوعی سووریەیە. ئایا مۆزوعی وڵاتێکە بەتەنیا ئاڵوگۆڕەکان تایە ڕوەدات یاکو پەیوەندی بە زۆر شتی ترەوە هەیە؟ وڵاتی سووریا ساڵیانێکی ساڵ لە شەڕی ئێران و عێراقا یەکەم وڵاتی عەرەبی بوو کە پشتیوانی لە دەوڵەتی ئێران کرد. بۆ بوو بەهۆیەوە کە هەم مەسەلەی شیعی ئەلەوی و مەسەلەی شیعەتی لەلایەک بوو، هەم لەلایەکی تریشەوە بوو بەهۆیەوە کە دەوڵەتی ئێران دوای شەڕی ئێران و عێراق لەسەر سووریا سەرمایەگوزاریی زۆر بکات و لە ڕێگەی سووریەوە توانی بە هێزەکانی تری وەکو حیزبوڵڵا و حەماس یارمەتی بدات. دیارە سووریا دەورێکی گرنگی لەو مەسەلا بوو لە جێگەوپێکەی ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دژ بە ئیسرائیل. باسێکی دیارە زۆر ئاڵۆزە ئەم مەسەلەی سووریا و باسکردن لەسەری ئەکرێ بە چەندین بەرنامە هێشتا نەتوانێت هەموو جوابەکان وەربگرێتەوە، بەڵام ئێمە هەوڵ دەدەین تاوجێگە پێمانەکرێت لەسەر مۆزوع قسە بکەین. هەر بۆ بوونەوە داوامان کردووە لە مەیسەمی مرادی، خوێندکاری زانستی نێودەوڵەتیەکان کە بەشداری و بەرنامە بێ. کاک مەیسەم بەخێربی بۆ بەرنامەیە. سڵاو ڕێز بۆ بەڕێستان کاک مەحێوە، هەروەها بینەرانی کۆمەڵە تیڤی. زۆر سپاس. هەروەک کە پێشەکەکە ئاماژەم پێکرد، مۆزوعی سووریا لە مۆزوعی وڵاتێک کە ئاڵوگۆڕێکی سیاسی تایە ڕوەدات زۆر زۆر ئاڵۆزترە. ئەوە بینی لە گورجستان، ئەوە بینی لە زۆر وڵاتی تر لە ماوەی شاید 2-3 هەفتە ئاڵوگۆڕت بێتە هەراوە، بەڵام ئابە و ئاڵۆزیەوە لە سووریا هاتوۆتە پێشەوە نابیندرێ. حکوومەتە دێ حکوومەتە چێتە جێگەکەی خەڵک بەشداریەکەن، بەڵام لەیرە وا دیارە زۆر ئەکتەری جۆراجۆر تاسیریان هەیە. پێم خۆشە بزانم کە ئەو تایبەتمەندیە سووریا لە چیایە کە ئەو هەموو هێزەوە بەو شێوە بەشداری تیاکەن و هەر کامێکیانیانەوێ قازانجی خۆیانی تیا ببینەوە. ڕاستە، پرسی سووریا پرسێکی جیاوازە لەگەڵ هەموو ئەگەر بمانەوێت باز لە وڵاتگەلێکی تر بکەینیان بەراوردکردن لەگەڵ وڵاتگەلێکی ترا زۆر زۆر جیاوازە. بەشێکی بۆەوە دەگەڕێتەوە کە پاشخانێکی مێژوویی هەیە لە سووریادا، ناڕەزایەتی و گرفتگەلێکە لە ناوخۆی دەسەڵاتی بەشار ئەسەددا بوونی هەبوو، تاکۆی کە لە 2011 پەیوەست بوو بە بەهاری عەرەبیەوە خەڵکێکی زۆری ناڕازی هاتنە سەر شەقام دژی دەسەڵاتەکەەوە، ئاوارە بوون، شەڕ و دواتر سەرهەڵدانی داعش لە سووریا هۆکار بوو. بەڵام ئەوەی کە ئێستا بینیمان لە 1-2 هەفتەی ڕابردوودا و ڕووخانی دەسەڵاتی بەشار ئەسەد جیا لەو پاشخانە مێژوویەکە هەیبوو، بەشێکیشی پەیوەندی هەبوو بە بەریەککەوتنی ئەکتەرە دەوڵەتیەکان لە سووریادا، وەتا دەوڵەتەکان بۆ ئەوەی کە بیانەوێت قازانجیان بەربکەوێت و لە داهاتوودا بتوانن دەستیان بەو ویستانەی کە دەیان هەوێ بگات، لە ئێستەوە هەنگاوگەلێکیان هەڵنا، وەکو ئەوەی کە بینیمان لە سووریا بۆ نمونە تورکیا یەکێک لەو ئەکتەرانەسە، هەوکات ئیسرائیل بوونی هەیە، ئەمریکا بوونی هەیە، فەڕەنسا، بریتانیا، ئەڵمانیا، ئەمانە لە سووریادا بە شێوەی ڕاستەوە خۆ بە شێوەی ناڕاستەوە خۆ دەستێوەردان دەکەن و دەیانەوێت کە لەو ئاراستەدا کە خۆیان پیان باشە قازانجیان بەرکەوێت ئاراستەی گۆڕانکاریەکان بکەن. بەڵام ڕووخانی بەشار ئەسەد لە ڕاستیدا ئەتوانێت زۆر پرسیار لە خۆی هەڵبگرێت، لەبەرەوەی کە پێم وانییە کە چاوەڕوانی ئەوە بکریایە کە دەوڵەتی بەشار ئەسەد یان سوپاکەی بەو ئاسانیە بکەوێت، بەو شێوازە پێشڕەوی بکرێت و دەمەشق لە کەمتر لە هەفتەیەکە بکەوێتە دەستی خەڵکی ناڕازی لە سووریادا. بڵێ هەر وەک باس کرا ئەکتەرهای جۆراجۆر دەوریان هەیە لە مەسەلەی سووریا. دەوڵەتی تورکیە لەو بۆشاییەی وە لە مەسەلەی هەڵبژاردننی سەرۆکۆماری لە ئەمریکا هاتە پێشەوە، شرایەتێکی بۆ هەڵکەوت کە بتوانێت هێزە ئەو هێزانەی وە پێشتر لەباری ماڵی و لەباری چەک و تەخەمەنی و تیاری کردبوون بتوانن بێنە ناو سووریە و لە ماوەیەکی زۆر کورتە
وڵاتی سووریە داگیر بکەن و بەشار ئەسەد بەپلە وڵات بەجێ بێڵێ بەرەو رووسیا. بەڵام وا دیارە کە کەیلوبێنێک هەیە لە بینی ئیسرائیل و تورکیا لەلایەکەوە یەکترین محکومەکان لەلایەکەوە وا پێدەچێت ئەو چاوپۆشیەکە بڕێ لە هێرشی ئەوی چاوپۆشیەکان لە ئەگەریش ئاعترازێکەکەن لە قسە و باسەکانیانە زۆر جددی نیە زیاتر بۆ ئەوەیە کە بتوان ئەو ذهنیەتە بگۆڕن. ئایا ئەوە پێتان وایە شتێکی وا هەیە چونکی حملە کرا بە غەزە ئەو غەزەی زۆر محکوم کرد زۆر بە توندی بەرامبەر بە ئیسرائیل وێسا بەڵام ڕاوەبتی ئابووری لەگەڵ ئیسرائیلە هەروەک خۆی هێشتەوە لەم لاوە ئەو حملە ئەکا بە کوردەکان ئیسرائیل زۆر بە توندی محکومیە کات بەڵام هیچ کارداونەوەیەکی وا ناکا بەرامبەر بە مەسەلەی تورکیا لە سوورەتە کە تواناییەوەی هەیە کە بەربەوە بگرێکە و هێزە نیابەتیانەی تورکیا هێرش بکەنە سەر ڕۆژاوە. ئایا شتێک لەو بینەدا هەیە لە نەزەر ئێوەیە ناوە هەر زۆر عادیە بۆ شێوازێتە پێشەوە کە چۆتە پێشەوە ئێمە بینین؟ پێم وایە توانین باز لەوە بکەین کە وەکو دوودانە دەوڵەت کە پەیوەندێکی لە مێژینەیان پێکەوە هەیە و هەرو هێشتا ئەو پەیوەندیە ماوە نەپچراوە لە بینیانەوە شتێکە ئاساییشە بەڕاستی ئەگەر پەیوەندیان هەبێ پێکەوە چی ئیسرائیل و تورکیا پێکەوە. سەبارەت بە پرسی سووریا من پێم وایە کە بابەتەکە لە دەرەوەی ئەو پەیوەندیەوەی ئەبێ چاوی لێ بکرێت لەبەرەوەی کە بەرژەوەندیەکانیان لە یەکتر دەدات لە سووریەدا. ئەوەی کە تورکیا دەیویست بە جوڵاندنی ئەو هێزانەی کە وەکو پرۆکسی خۆی کاریان پێدەکات لە سووریەدا بە شارەسەر بڕوخێنێت و هاوکات نزیک ببێتەوە لە سنوورەکانی ئیسرائیل ئەو هێزانە نزیک باتەوە لە سنوورەکانی ئیسرائیل. بەڵام یەک بابەت کە دەبێت زۆر بە وردی باسی لێ بکرێت و چاودێری بکرێت ئەویش ئەوەیە کە ڕاستیدا ئەوە تەحریر شام یا جێشۆر حۆر ئەوەی کە سەر بە تورکیا ئێستا نزیکی کۆبانین ئەوانە نەبوون کە بەشار ئەسەدیان ڕوخاند. سێوی پێش ڕوخانی بەشار ئەسەد لە دەر ئاوسوەی داوتەنەف هێزێک جوڵە دەکات کە لە دروزیەکان پێکاتوە و هەروەها بەشێک لە خەڵکی ئەو ناوچەیە و سپایەک کە ئەمریکا خۆی ماوەیەکی زۆرە یارمەتیان دەدات کە لە نزیکی تەنەف ئابوون سپایتوان ناوی پێمان سپای ئازادی سووریەس کە جیاوازن لە هەموو ئەو لایەنەکانی تر ئەوانیش لە تەنەفەوە جوڵە ئەکەن. شەوی پێش ڕوخانی بەشار ئەسەد ئەم هێزانە جوڵە دەکەن و ئەمریکا و ئیسرائیل ئاسمانی ئەو ناوچانە دەپارێزن ناهێڵن هیچ جوڵەیەک بکرێت و هێزەکانی نزیک لە ئیسرائیل و ئەمریکا و ئۆردۆن واتە دروزیەکان و کە لە دەرعاوسوەی داوتەنەفا هەن ئەڕۆنە دەمشق و بەشار ئەسەد دەڕوخێنن و ڕێگەیان نەدا کە ڕژیم گۆڕینی ڕژیم یان ڕژیم چنج بەدەستی هێزەکانی نزیک لە تورکیا بکرێت. ئێستش کە باس دەکەین پێکەوە هەمان هێز بوونیان هەیە لە دەمشقا لە دەرعا لە سوەیدا لە تەنەف بوونیان هەیە ناوچیان بەدەستەوەیە پاڵپشتی نێودەوڵەتیان هەیە و باسەکانیشیان کە دەیکەن زۆر زۆر جیاوازە لەگەڵ تەحریرە شامداوە. یەکەم هێرشێکە کردیان باسی ئەویانە کرد کە ئەوان دژی گروپە تێرۆریستیەکانن کە بەرەو دەمشق دێت کەواتە جیاوازی هەیە لە نێوان ئەو گروپانەدا. بۆیە من پێم وایە کە ئەوەی کە لە سووریا ڕوودەدات جا لەوەی کە ئیسرائیل و تورکیا پەیوەندیان هەیە پێکەوە پەیوەندێکی ئابووری باشیان هەیە پێکەوە بەڵام لە سووریادا بەرژەوەندیەکانیان بەریەک دەکەوێت. ئەگەر تورکیا هێزی جوڵاند لە سووریادا بۆ ئەوە بوو کە بیهەوێت لە پرۆژەیەکی داهاتوودا کە ئیسرائیل هەیەی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەویش پرۆژەی نەزمی نوێز یان ڕۆژهەڵاتی نێوەڕاستی نوێ بیهەوێت پشتی هەبێت لەبەرەوەی کە تورکیا پێش 7 ئۆکتۆبری 2023 بە باوەڕێی من و دوای 7 ئۆکتۆبری 2023 نەبوو بە بەشێک لە هاوکێشە سەرەکیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بۆ نمونە کۆریدۆری هند ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئوروپا کە دروستکرا تورکیا نەبوو بە بەشێک لەم پرۆژە گەورە زەبەلاحە ئابووریەی دنیا کە بۆ ئالتەرناتیڤی پرۆژەی چینە. هاوکات دوای 7 ئۆکتۆبر ڕێگە بە تورکیا نەدراکە لە هاوکێشەکانی غەزە ڕۆڵ بگێڕێت دەوری خۆی هەبێت وەکەوەی کە پرسی ئاگربەستی لەگەڵا باس بکەن وەکەوەی کە بیهەوێت تا ئەو ئاستەی بیهەوێت کە یارمەتی زۆر بنێرێ بۆ غەزە
پێشی پێگیرا لەلایەن ئیسرائیل و ئەمریکا. بۆیە تورکیا وەکو دەوڵەت هەستی بە مەترسی کرد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و پێی وا بوو گۆڕانێکی بنەڕەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەکرێت لەلایەن ئیسرائیل و ئەمریکاوە و ئەو وەکو دەوڵەت ئاگاداری لایەنە شاراوەکانی نییە. بۆیە دەست پێشخەری کرد لە سووریەدا بۆ ئەوەی کە بیهەوێت کە ئەو هێزانە بجوڵێنێ. جوڵاندنی ئەو هێزانە لە سووریەدا لە قازانجی ئەمریکا و ئیسرائیلیش بوو، پێشیان پێ نەگرت لەبەر ئەوەی کە بۆ ئیسرائیل لە بوو کەمال مەیادین دێرە زور و تاکو بەندەری لازقیە دەبوو بۆشایی دروست بکرای لە نێوان هێزەکانی ئێرانە، پرۆکسیەکانی ئێرانە لە مەیادین و بوو کەمال و دێرە زوردا دەبوو بە کوردەکان ئەو کارە بکرێ. هاوکار لەسەرەوە لە بەندەری لازقیەدا ئەیانویست کە بە هێزەکانی ئەو ناوچەیە کە هەن بۆ ئەو بۆشایە دروستکە، بەڵام کە تورکیا و هێزانەی جوڵاند خەسارەکەی بۆ ئیسرائیل و ئەمریکا هاوردە کەمترین ئاستی خۆیەوە، هیچ خەسارێکیان بەر نەکە و هیچ جوڵەیەکیان نەکرد، تەنیا سەرپەرشتیاریان کرد. توانم بڵێم کە موساد و CIA سەرپەرشتیاری و گۆڕانکاریان نەکرد تا گەیشت بە ئەو شوێنەی کە پێیان وابوو کە چیتر دەبێت لەوێ خۆیان گۆڕانکاریەکە ببەنە پێشەوە. ئەوە بوو کە شەوی پێش ڕوخانی بەشار ئەسەد دەرعا و سوەیدا و تەنەف جوڵە دەکات و ئەوان تێن بەشار ئەسەد دەڕوخێنن. بەڵێ وایە، بەڵام ئاخر خۆ ئەوەی وا ئێستا ئەناسرێت و ئەوەی وا خەریکە دەوڵەت تشکیلەدا، ئەوەی وا لەگەڵ ملەلی متحد دانیشێ، ئەوەی وا نوێنەری ئەمریکا چێ چاوی پێکەوێت و زۆرشتی تر تەحریری شامە لەوێ ئەوە چۆنە بینرێت. یعنی بەو شێوە باسێکەن ئەو هێزانەی وا هێزی سووریەی ئازاد کە ئەمریکا یارمەتی داون ئەوانە دەوری سەرەکیان بووە، خۆ ئەبوو ئەوانش بە هاتاتنە پێشەوە، ئەوانە زیاتر بناسرایەتن چونکی ئەشبینین یەک دوو دانە ناڕزایەتی لە سووریە ڕوویدا، ناڕزایەتی گەورە لە دمشق تەظاهرات کراوە لەسەر علمانی بوون و لەسەرەوەی کە ئەبێ ئازادی دموکراتیک بدرێت و ژنان زۆر بەشداریان تیا کردووە. ئەوە چۆن ئەتوانێت ئەو مۆزوعە لە داهاتووە وای لێبێت کە تەحریری شام بکەوێتە پەراوێزەوە نەبێ بە هێزی سەرەکی. ئەمریکا وەکو ئەوەی کە دەورێک کە بۆ خۆی لە دنیادا دیاری کردووە ئەوەیە کە ئاشتی و سەقامگیری لە دنیادا ئەپارێزێت. ئەو هێزانە کە هێرشیان کرد لە سەرەتاوە تواناییان هەبوو، پاڵپشتی نێودەوڵەتیان هەبوو، وەکو تورکیا و قەتەر پاڵپشتی ڕاستەوخۆی و هێزانەیان نەکرد. لە قۆناغی ئێستادا دەکرێت کە بۆ ئەوەی کە پێش بە بەریەکەوتنی ناوخۆیەکان بگرێت، لەبەرەوەی کە تەنیا تەحریر شام نییە لە سووریەدا کە ئێستا بیهەوێت کە دەسەڵات بەدەستەوە بگرێت، زۆر لایەنی دیکەن وتم کە دروزیەکانە سوپای ئازاد هەست، هەروەها لە ناو خۆی تەحریر شامدا لایەنگەلێکی ترن کە تۆندڕەون و پێیان وایە ئەم قۆناغەیان ئەم هەڵس و کەوتەی سەرکردایەتی تەحریر شام دژی بەرژەوەندیە باڵاکانی بیر و باوەڕی ئەوانە و جارجار دەبیستێت باسی لێ دەکرێت هاوکات خەڵکی سووریە، خەڵکێکە کە ئەگەر لە 2011 چاوی لێ بکەین بە ملیۆنان خەڵک ئاوارە بوون، هاتوونەتە ئوروپا، وڵاتانی ڕۆژاواییان بینیوە، ئاسایشیان بینیوە، ئاشتیان بینیوە، دیموکراسیان بینیوە، ژیانی و خۆشگوزەرانیان بینیوە کە ئەم خەڵکە دەگەڕێنەوە بۆ سووریە، ناتوانن هەڵگری ئەو دەوڵەتە کە هەڵگری چوارچێوەیەکی داخراوە لەو سیستەما بژینەوە خەڵکە، بۆیە ئەبێت گۆڕانکاری بکرێت. سەبارەت بەوەی کە ئەمریکا دەیهەوێت یان هاوکاری یان دانیشتنی هەیە لەگەڵ ئەو گروپانەی وەکو تەحریر شامەوەندا، بەڕاستی من پێم وایە شتێکی ئاساییە ئەگەر لە ڕوانگەیەکی ڕیالیستیوە چاو لە بابەتەکە بکرێ لە ئەوەی کە لە سووریا ڕوودەدات. ئەمریکا لە بۆ ئەوەی کە بیهەوێت بەرژەوەندی خۆی بپارێزێت ناچارە لەگەڵ هەموو لایەنەکانە پەیوەندی هەبێت، وەک چۆن لەگەڵ کوردەکانە پەیوەندی باشی هەیە، هەوێت لەگەڵ تەحریر شامیشدا لینکێک بدۆزێتەوە، ئەوە دانیشتنی لەگەڵ یا هەبێت بۆ ئەوەی کە بەرژەوەندی خۆی بپارێزێت. بەڵام لە قۆناغی کۆتاییدا ئەوەی ئەبێ لە بەرچاو بگیرێت دەسەڵاتی سووریا دەسەڵاتێکی یەکگرتوونیە، دەسەڵاتێکە کە پارچە پارچەست و ئەم پارچە پارچانە ناتوان لە لای یەکا دابنیش، لەبەرەوەی کە ڕوانگەیان بۆچوونیان لەسەر چۆن بەڕێوەبردننی دەسەڵات یاسای بنەڕەتی ناوخۆی سووریە جیاوازە پێکەوە. هەر ئەوەیە کە تەنانەت دروزیەکان کێشەی بنەڕەتیان هەیە لەگەڵ تەحریر شام، دەڵێن کە ئێمە ناڕۆین نەژێر دەسەڵاتی تەحریر شام و ویست و خواستی دروزیەکانیش باسی لێ دەکرێت لە کۆمەڵگای نێودەوڵەتیدا، مەسیحیەکان، عەلەویەکان، هەموو ئەمانە لە ئێستادا ناچارە بە بۆچوونی من جەولانی یان محەممەد جەولانی بۆ ئەوەی کە بیهەوێت فەرمیەتێک بە خۆی بدا، ڕەواییەک بۆ خۆی بکڕێت بەم جۆرە هەڵسوکەوتکە. بەڵام ئایا لە قۆناغی داهاتوودا
ئەو توانایی تێدا هەیە کە هەر بە هەمان شێوە درێژێ بێ من پێم وانییە کە بتوانێت بەم شێوازە درێژێ بێ لەبەرەوەی کە دەسەڵاتێکی دروست کراوە دەسەڵاتێکی خۆڕست نیە دەسەڵاتێکی توانین بڵین کارتۆنیە کە لە دەرەوە سەرپەرشتیاری دەکرێت مۆرەکانیان بۆ دادەنرێت بەڵام ئەم مۆرانە توانایی بەڕێوەبردننی وڵاتیان نییە بەڕاستی. بڵێ یەکێک لەو هێزانەی کە دەوری هەیە لە مەسەلەی سووریا ڕۆژاوایە کوردەکانی دانیشتوون لە ڕۆژاوای کوردستان یەک لە چواری خاکی کوردستانیان بەدەستەوەیە و توانیان لەو گێژاوی وا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بوو ئەوان سیستمەیەک دابمەرزێنن کە بتوانن هەموو ئەو نەتەوەکان و ئاینەکانی جۆرواجۆر پێکەوە لەو سیستما بەیەک و کار بکەن بڕیارنامەی ژنیاندا ژنان بەشدارن هاوسەرۆکن لە بەشێکی زۆر لە دامەزراوەکان و لە دەسەڵاتەکان لە سووریا و خوێندن و بەرهەمهێنان و زۆر شتیتر ئاسایش لە هەر بابەتێک کە باسی بکەین وەزیەتێکی باشیان پێکەنا لە لایەکی تریشەوە ئاوارەیەکی هەزگار زۆر و زندانیکی هەزگار زۆر بنەماڵی داعشەکان لەژێر چاودێری ئەوانان و ئەو ماوەی شەرتوانیانە ئەو مۆزوعە بەڕێوە بەرن کە کێشەیەکی هەزگار گەورەیە بەڕاستی. تورکیا هیچ وەخت چاوی بەرای نەهاتووە کە کورد لەو منتەقەوە کورد نیشتەجێ چ لە ڕۆژهەڵات چ لە باشوور و ڕۆژاوا بەدەسەڵات بگەن. مەسەلەی باشوور بۆ خۆشتان چاکەدانن کە ساڵیانی ساڵە تورکیا هەڕەشا کاتە سەری و ئەو ئەزمونایەوێ بە نوعێک شکستی پێبێنەیە بیخاتە ژێر ڕکێفی خۆیەوە کە ئەو بتوانێت بڕیاری لەسەر بدە. لەم مەوردەوە لە مەوردی مەسەلەی کوردەوە پێتان چۆنە ئایا واقعاً تورکیا ئەتوانێت بۆ جۆرەوە تاڵعانە هەوڵی داوە گوشاربێنێ بۆ کوردەکانی ڕۆژاوە یاکو ئەوە سنووردارە کرێت لەلایەن ئەمریکاوە یان لەلایەن ئیسرائیلەوە چونکی زۆرێک لەو کوردانەوە خەڵکی تریش لە دەروەی ڕۆژاوا لە هەندەرانیش زۆر هیوادارن بەوەی کە ئیسرائیل پشتیوانی بکات لە کوردەکان ئەو مۆزوعە چۆنە بین. لە ڕاستیدا بێت چاو لەوە بکەین کە ئامانجی تورکیا لە جوڵاندنی ئەم هێزانە چی بوو و هاوکات لەگەڵ ئەوەدا ئەتوانین باس لەوە بکەین کە بۆ دەست پێکەیشتن بە ئامانجەکانی ئایا توانیوێتی بگا بە هەمووی و کورد بۆ نمونە لەکوێ ئەم پلانەی تورکیادایە. لە سەرەتاوە باسی ئەومانە کرد کە تورکیا بۆ ئەوەی کە بیهەوێت لە هاوکێشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە جێگە پێگەیەک بۆ خۆی بدۆزێتەوە ئەو هێزانەی جوڵاند هاوکات بەشێکیشی پەیوەندی بە کوردەوە هەبوو پەیوەندی بە کوردی ڕۆژاوای کوردستانەوە هەبوو کە بیهەوێت پێش بە بەرەو پێشچوونی کورد لە ڕۆژاوای کوردستان بگرێت بەتایبەت لە بووکەماڵ و دێرەزور و مەیادین و هاوکات لەسەرەوە لە منبج لە سەر نزیک بە بۆ ئەوەی کە کورد نەتوانێت ڕێگەیەک دروست بکات لە نێوانی ئەفرین و منبجدا. ئەمە ئامانجی تورکیا بوو سەبارەت بە کورد بۆ ئەوەی کە بتوانێت لە کورتمەوەدا دەست بگرێت بەسەر زۆر ناوچەی استراتێژیکدا بۆ ئەوەی کە لە درێژمەودادا دەسەڵاتی ڕۆژاوای کوردستان تووشی لاوازی یان خستن بکات. من پێم وایە کە تورکیا ئەم کارەکە کردی لە سووریا قۆمار بوو لە ڕاستیدا. من پێم وانییە کە تورکیا تا ئێستادا سەرکەوتوو بوو بێت لەبەرەوەی کە ئامانجی تورکیا من وام دەبینی کە بیهەوێت لە زووترین کاتدا دەسەڵاتی ڕۆژاوای کوردستان تا ئەو شوێنە کە دەکرێت پاشەکشە پێ بکات نەک تەنیا کۆبانی ڕقە بگرێت حەسەکە بگرێت و تەنیا لە چوارچێوەی قامیشلوودا تۆزێک زیاتر ئەگەر بیهەوێت لەو چوارچێوەدا کورتی بکاتەوە بۆ ئەوەی کە بیهێڵێت خستنەکەی بهێڵێت بۆ دەسەڵاتی داهاتووی سووریا. بەڵام لە ڕاستیدا ئەوەی کە ئێمە ئەیبینین لە ئێستادا کورد ڕێگری کردووە لە بەرەو پێشچوونی ئەو پلانەی تورکیا پلانە کورتماوەکەی. تورکیا دەیویست کە کۆبانی بگرێت سێ ناوچەی استراتێژی کە تورکیا ئەیهەوێ بیگرێت لە ئێستادا ئەوەیە کە یەک کۆبانیە دوو پردی قەرەقۆزاقە سێ بەنداوی تشرینە. پردی قەرەقۆزاق پردێکە کە ڕێگەی M4 بەسەریدا تێتەپەڕێ واتە ڕێگەیەکە لە بووکەمالەوە دەست پێکات تا دەڕواتە پاشووری بەندەری لازقیە و لەوێەوە دەڕواتە دەریای نێوەڕاست. هاوکات
ئەو پردە ڕێڕەوی گەورەی بازرگانیە کە نەوتی دێرە زوور حەسەکە هەموو ڕۆژاوای کوردستان پەیوەست دەکا بە بەندەری لازەقیەوە. بەنداوی تشرین گرنگیەکەی وا لە ئەوەدا کە ئەو بەنداوە دەتوانێت کە کارەبا یان بەرقی تاکو تەلڕەفعەت دابین بکات. بەشێک لە حەلەب لە بەنداوی تشرینەوە کارەباکەی دابین دەکرێت. تەلڕەفعەت بە هەمان شێوە، منبج بە هەمان شێوە، کۆبانی. تورکیا دەیهەوێت ئەو دوو ناوچە استراتیژیکە بگرێت هاوکات لەگەڵ ئەوەدا کە بێ کۆبانی بگرێت. کۆبانی هەروەکو ئەوەی کە جیا لەوەی کە چەندێک ناوچەیەکی گرنگ و استراتیژیکە لە بیرۆکەی کووردا، لە مێشکی کووردا، تاکی کووردا پێگەیەکی گرنگی بەرگری و مانەوەی هەیە کە وەکو سمبڵێک چاوی لێ دەکرێت لە ئەدەبیاتی سیاسی کوردیە کوردستاندا. ئەوجیا لەوە هاوکات گرتنی کۆبانی بە واتای ئەوەسە کە ئەتوانێت قامیشلو و حەسەکە گەمارۆ بدرێت، لاواز بکرێت بۆ ئەوەی کە کۆبانی پەیوەست دەکرێت بە گرێسپیوە و ئەو ناوچەی سنووریە کە تورکیا دەیهەوێت بۆ خۆی دروستی دەکاوە گوشارەکانەکەوێتە سەری قامیشلو حەسەکەوە. قامیشلو حەسەکە زۆر مەترسیان بۆ دروست دەبێت. ئەمە پلانی کورتماوەی تورکیا بوو و دەیویست کە دەستی پێڕابگات و هاوکاتی تر لە پلانی درێژماوەیدا ئەوەیە کە کورد لە ناو ببات لەوێ، یانە شتێک بە ناوی دەسەڵاتی کورد بوونی نەمێنێت. بەڵام تاکو ئێستا پێشی پێگیراوە. ئەمریکا هەرچەند تورکیا هاوپەیمانی ئەمریکایە لە ناتۆدا، بەڵام ئەمریکا تاکو ئێستا ڕێگەی بە تورکیا نەداوەلەوە زیاتر بێتە پێشەوە. توانین بڵێن کە ڕووباری فرات بووە بە سنووریان. کورد لە ڕۆژهەڵاتی ڕووباری فراتە، ئەو هێزانە لەو بەرەو لە ڕۆژاوای ڕووباری فراتن. هاوکات لەگەڵەوەدا ئەمریکا یارمەتیەکانی زیاتر کردووە بۆ هێزەکانی سووریای دموکراتیک، زیاتر چەکوچۆڵی نردووە. هەر ئەمڕۆ دوێنێ چەکوچۆڵی زۆرتری نرد بۆ هێزەکانی سووریای دموکراتیک. ئیسرائیل، من پێم وایە ئیسرائیل لەم باسەدا پەیوەندی هەیە، ئەمریکا پەیوەندی هەیە، فەرانسا پەیوەندیان هەیە بەم باسەوە کە سەبارەت بە کووردە. هەمووشی بەشێکی بۆ ئەوە دەگەڕێتەوە کە ئەگەری سەرهەڵدانی دووبارەی داعش هەیە بەڕاستی و هەرەوە بوو کە مەزلوم عەبدی خۆی باسی لێ کرد یەک هەفتە لەمەوبەر کە ئەوان ناچار بوون لەبەر مەترسیەکانی تورکیا هێزەکانیان لە دێرە زوور و منبج بکشێنەوە، لە ڕقە تۆزێک هێز بکشێنەوە، بیبەنە کۆبانی بۆی کۆبانی نەکەوێتەوە. ئەم هێزانە کە کشان دویانتەوە شانە نووسوەکانی داعش زیندوو بوونەتەوە. ئەمریکا خۆشی وتی ڕاستە و هێرشی کردە سەر شانە نووسوەکانی داعش. هاوکات بابەتێکی ترکە هەیە جیا لە ترسی داعش، بابەتی بەرژەوەندی نەتەوەیی و ئاسایشی نەتەوەیی ئیسرائیلە کە ڕۆژاوای کوردستان دەوری گرنگ دەبینێت لە ئەو پاراستنی بەرژەوەندی ئیسرائیلەدا. ئەگەر ڕۆژاوای کوردستان بکەوێتە دەستی ئەو هێزانە واتە جوگرافیای زیاترەکەوێتە بەردەستیان و هاوکات ئەگەری ئەوە هەیە کە بەهێزتر بن لەبەرەوەی کە زۆرترین سەرچاوی نەوتی سووریا لە ژێر دەستی هێزەکانی سووریای دیموکراتیکەوە. ئەمە بە ئۆتۆماتیک یارمەتی دەری تەحریر شام و هێزانە دەدات کە زیاتر بەهێزتر بن و بەپێی ئەو ڕوانگە ئیسلامیە کە هەیە نەمەترسی بۆ ئاسایشی نەتەوەی ئیسرائیل دروست بکەن و ڕەنگە بتوانن تەنانەت نزیکیش ببنەوە لە ئێران. یعنی تا ئەو ئاستە بۆیە ئیسرائیلە و ڕیسکە ناکات و ڕێگەی نەداوە تاکو ئێستا تا چەندە کورد دەتوانێت کە لەو چوارچێوەی کە سیستمی نێودەوڵەتی دیاری کردووە لە ڕاستیدا بجوڵێتەوە، وەکو ئەوەی کە فەرمیەت بەخۆی بدات لەو قاڵبە نەریتیەی کە پێشووتر باسی لێکرۆ لە ڕۆژاوای کوردستان تێپەڕێت و لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل زیاتر نزیک بێتەوە، بەتایبەت لەگەڵ ئیسرائیلە کە باسی لێ دەکەم لە داهاتوودا. گرنگی ئیسرائیل بۆ کورد چنێک لەسەرەوەیە، پەیوەندی هەیە بە ئەمریکا و پەیوەندی بە ئیدارەی داهاتووی ئەمریکاوە بۆ ئەوەی کە بتوانن لانیکەم لە نووسینەوەی دەستوری سووریەدا بتوانن ئەمریکا، ئیسرائیل، بریتانیا، فەرانسا بتوان گوشارگەلێک دروستکەن کە پێگەی کورد لەم پێگە کە هەیە وەکو شەڕکەر دژی داعش هەنگاوێک بڕاتە پێشەوە و فەرمیەت بدرێ بە پێگەی کورد بۆ ئەوەی کە بتوانن پەیوەندیەکانیان زیاتر لەگەڵ کووردا درێژە پێ بدەن کە پەیوەندی هەیە بەڕاستی بەشێکی بە کورد خۆیەوە هەیە، پەیوەندی هەیە بە ناوخۆی ناوماڵی کوردەوە چەندێک دەتوانن هەموو هێزەکانی ڕۆژاوای کوردستان پێکەوە ڕێک بکەون، بەرەیەکی یەکگرت و پێک بێنن و هاوکات لە ڕاستیدا ئەو شێوازە حکومڕانیەی کە ئەمریکا و ئیسرائیل دەیان هەوێت لە ناوچەکەدا و ئەبێ ئەوانیش خۆیان لەو چوارچێوەدا ببینەوە، واتە لەو نەریتە کە هەیە ئەبێ خۆیان دەرباز بکەن لە ڕاستیدا. بەشێکیشی پەیوەندی هەیە بەوە کە سیستمی نێودەوڵەتی ئەوە قبول ناکات لێیان بەڕاستی. ئێوە باسی گرنگی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکاتان کرد، بەڵام هەمیشە هەموو کەس لە مەوەردی ترامپەوە واڵێ ئەڵێ ترامپ
خوێندنەوەی ترامپ زۆر زەحمەتە. پێتان وایە کاتێک کە ترامپ پۆستی سەرۆکۆماری گرت ئایا هەر ئەو ڕێگە ئەچێت وە پێشتر داڕێژراوە یاکو سیاسەتێکی ترە بێ. هەموو کەسیش باسیەوە کە ترامپ نایەوێ هێزەکانی لە ناوچە بن شەڕ بکەن و ترامپ بەشێکی زۆر لە هێزەکانیشی کە لە ئەفغانستان بوو کاتی خۆی لە عێراق وا لەوانە کشانەوە ئەو باوەڕی زیاتر بەوەیە کە بە شێوەی ئابووری ئەگەر بێ نێرانی خۆی لەسەر سەحنە لا ببات. پێتان وایە ترامپ دەوری چییە بێجا دوایژی لەسەر مەسەلەی ناوماڵی کورد کە پێم وایە مەسەلەیەکی زۆر گرنگکە باسی لێ بکەین. سەبارەت بە ترامپ ئەتوانێت کە ترامپ بەڕاستی بەو شێوازەی کە وەکو پێشووتر بووە هەروە هەڵسوکەوت بکات وەکەوەی کە یانەی زۆر بڕیاری داوە کە لە دژی بەرژەوەندی نەتەوەیی ئەمریکاش بووە نەک کورد بۆ نمونە بابەتی کشانەوە لە ناتۆ توێتی کە ئەمریکا لە ناتۆ دەکشێنەوە کەمە بۆ خۆی مەترسی گەورە بۆ ئەمریکا دروست دەکات و زۆرێک لە بیرمەندانی ئەمریکایی تەنانەت ڕخنەی زۆریان لە ترامپ کرد بە هەر حاڵ پێشی پێگیرە. لە 4 ساڵی داهاتووی ترامپا دەتوانێت کە فاکتەرگەلێک هەبێت کە پێش بگرێت بەو ویستانەی کە ترامپ هەیەی بووە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەت. یەکێک لەوانە بۆ نمونە ئەگەر بیویستە هێزەکانی بکشێنێتەوە یانەوەی کە یارمەتیدەری هێزە کوردیەکان نەبێت. یەکێک لەوانە پەیوەندی بە ئیسرائیلەوە هەیە. ئیسرائیل لە دوای 7 ئۆکتۆبر کەوتە ناو قۆناغێکی نوێی بەریەکەوتنەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست شەڕێکی دەست پێ کردووە باس لە پلانێکی نوێ دەکات گۆڕینی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێ بۆ گۆڕینی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و نەزمی نوێی ڕۆژهەڵاتی ناوەڕاست باس لێ دەکات. بەتەنیا بۆ ئیسرائیل جێبەجێ ناکرێت ئەمە قەبارەکەی زۆر لە سەرەیە بۆ ئیسرائیل و پێویستی بە ئەوە هەیە کە ئەمریکا بە شێوەیەکی ڕاستەوخۆ پاڵپشتی ئیسرائیل بکات کە کردوویەتی و من پێم وایە لە ئیدارەی داهاتووی دۆناڵد ترامپ ئیدارەی داهاتووی ئەمریکادا زیاتر دەبێ هاوکاریەکان بۆ ئیسرائیل و ئەگەری هەیە لەبەر بەرژەوەندی نەتەوەی ئیسرائیل گۆڕانێک لە ویستەکانی ترامپا بکرێت سەبارەت بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە تایبەت سەبارەت بە کورد. بابەتێکی دیکە پەیوەندی بە کابینەی دۆناڵد ترامپەوە هەیە کە دیاری کردووە. بۆ نمونە وەزیری دەرەوە ڕاوێژکاری ئاسایشی نەتەوەیی لە ئەمریکادا 3 پۆست یەکلاکەرەوەی سیاسەتی ئەمریکان، ڕاوێژکاری ئاسایشی نەتەوەیی، وەزیری دەرەوە و سەرۆکۆمار. ڕاوێژکاری ئاسایشی نەتەوەیی ئەمریکا و وەزیری دەرەوە پەیوەندی زۆر باشیان لەگەڵ کووردا هەیە. ڕاوێژکاری ئاسایشی نەتەوەیی مایک واڵز یەکێک لەو کەسانەسە کە وەکو لابی کورد لە ئەمریکا باسی لێ دەکرد، کۆنگرێسمەن بوو و ئیسە پۆستی ڕاوێژکاری ئاسایشی نەتەوەیی وەرگرتووە. هاوکات لە پرسی ئەو هەم وەزیری دەرەوە و هەم ڕاوێژکاری ئاسایشی نەتەوەیی لە کاتی کشانەوەی دۆناڵد ترامپ لە 2019 لە عەفرین ڕەخنەگری سەرەکی دۆناڵد ترامپ بوون و پێ دەچێت کە ئەم کەسانە توانایی ئەویانە هەبێت کە پێداچوونەوە بە بڕیارەکانی دۆناڵد ترامپ بکەنەوە نەهێڵن بڕواتە بواری جێبەجێکردنەوە جیا لەوەی کە دۆخی ئێستای دنیا و بەتایبەت دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست گۆڕانی بەسەردا هاتووە. بابەتێکی دیکە پەیوەندی هەیە بە ئێرانەوە، پەیوەندی بە پرۆگرامی ئەتۆمی ئێرانەوە هەیە کە لە ئەم ماوەی پێشوودا یەکمانگی پێشوودا ئاستی یۆرانیۆم یان تواننەوەی یۆرانیۆمەکانی بردووەتە زۆر سەرترەوە. مەترسی ئەوە هەیە کە لەلایەن ڕۆژاوایەکانەوە کە ئێران دەستی بگا بە بی هەوێت بۆمبی ئەتۆم دروست بکات، یان ئەوەی کە بۆمبی ئەتۆم دروست بکات نەک ئەوەی کە بی هەوێت، لەبەرەوەی کەم پێم وایە ئێران دەیهەوێت بۆمبی ئەتۆم دروست بکات بەڵام هێشتا نەیتوانیوە. ئەمە پێویستی بە ئەوە هەیە کە پێش بە ئێران بگیردرێت هێزی ئەمریکایی بوونی هەبێت لە ناوچەکەدا. بۆیە ئەم فاکتەرانە فاکتەرگەلێکی نوێن لە ناوچەکەدا و ئەتوانێت گۆڕانکاری دروستکە لە بڕیارەکانی ترامپە. هەر ئەوەیە کە ترامپ مەزلوم عەبدی و ئیلهام ئەحمەدیشی بانکشت کردووە بۆ ئەمریکا بۆ مەراسمی دەست بەکاربوونی. کەواتە پێم وایە کە ئەمە ئەبێت چاوەڕوانی ئەوەمان هەبێت کە گۆڕانکاری زیاتر بکرێت و ئەگەری هەیە کە هێشتا زوو بێت لەسەر ئەوە باز بکرێت کە ترامپ وەکو 4 ساڵی پێشووی سیاسەتەکان پێم وایە کە ڕەنگە جیاوازتر وەکو لە 4 ساڵی پێشووی هەڵسوکەوت کات بەتایبەت سەبارەت بە ڕۆژاوای کوردستان، بەڵام هەمووی پەیوەندی بە کوردەوە هەیە لە سەرەتادا. پەیوەندی هەیە بە کورد چۆن هەڵسوکەوت دەکات، چۆن لەگەڵ ئەکتەرەکاندا دەجوڵێتەوە بەتایبەت لەگەڵ ئەمریکا، چۆن لەگەڵ ئیسرائیلدا دەجوڵێتەوە. ئیسرائیل بنیامین نەتانیاهو لە بەرزاییەکانی جەولانەوە لە ساخی هەرمۆن
وتی کە ئێمە دەستی ئاشتی بۆ کوردەکان درێژ دەکەینەوە ئەو دەستە ئاشتیە کە بنیامین نێتانیاهو درێژی کردووە کوردەکان لە ڕۆژاوای کوردستان چۆن دەتوانن ئەو دەستە بگرێت لەبەرەوەی کە هەر ئەگەر کوردەکان لە ماوە کورتەی ئێستادا بتوانن لەگەڵ ئیسرائیلە پەیوەندیەکانیان ببەنە سەرترەوە توانن تەنانەت لە ڕێگەی ئیسرائیلیشەوە کاریگەری دروستکەن لەسەر بڕیارەکانی دۆناڵد ترامپ لەسەر ناوچەکە و بەتایبەت لەسەر ڕۆژاوای کوردستان. دوو شتی سەرەکی لە مەسەلەی کووردا زۆر گرنگە. یەکێکی ئەوەیە کورد بەهێز بێت. بەهێزبوونی کورد ئەتوانێت لە گۆڕانکاریەکانە وەکو لایەنێک وەکو وەزنەیەک چاوی لێ بکرێت. لە ڕۆژاوای کوردستان بەخۆشیەوە کورد توانیوێتی ئەو مۆقعیەتە پێیاکە هێزێکی زۆری نظامی هەیە توانی داعش پاشەکشە پێ بکات دەوری زۆر گرنگی بوو ئەو ئاسایش و ئارامشەکە لەو ناوچەکە لەژێر دەسەڵاتیا بوو بەدەستی بێنێت ئەوە زۆر گرنگە. ئەگەر چاو لە ڕابردووی ڕووداوەکانیش بکەین ئەوەی وا ڕۆیشتووە لە جەنگی جەهانی یەکەمەوە تاکو ئێستا کورد یەکێک لەو هێزە سەرکیانەی ناوچە بووە کامیشە دەوری بووە حتا لە کاتی شەڕی ساردا لە زۆر بابەتەوە کورد هەمیشە دەوری بووە بەڵام کێشەیەکی گەورەی کوردەوەیە کە ناوماڵی کورتی شوخت یەکی نەگرتووە. هەر ئێستا باسەوە کرێت کە دوو دانە نوێنێر بچن بۆ دەمەشق و لە مفاوزات و لە کۆبوونەوەکانە لەگەڵ ناوەندا دابنیشتن و کۆبوونەوە بکەن. ئەوە خۆی توانێ تاسیری لەسەرەوە بێ کە پێگەی کورد بێنێتە خوارەوە تجیالەوە لە ڕۆژهەڵات و لە باشوور دیسانێمەوە زۆرە بینین. لەو دوو شوێنەی تر دیارە لە ڕۆژاوا مەسەلەی بزوتنەوەی ژیان ئازادی زۆر بەهێزەوە و توانیتی پێگەی کورد بباتە سەرەوە بۆ یەکیش دنیاوە باسی ژیان ئازادیەکانەکەەوە زۆر باوەڕی پێ بێ بەڵام ئەوە خۆی دیارە شتێکی زۆر گرنگە. پێتان وایە چی ئەبێ بکرێت بۆ ئەوەی پێگەی کورد لەباری قسەکردنەوە لەباری گفتارەوە یەک بێت لەباری هێزەوە کە باسمان کرد بەڵام لەباری گفتارەوە یەک بێت و چۆن ئەبێ بکرێت کە ئەوە ڕێک بخرێ ئایا ئەوە بە هەر ناوماڵی خۆی کورد دەگەڕێتەوە یا هێزی دەرەکێت توانێت تاسیری ببێ لەسەرەوەی کە ناوماڵی کوردیەک بخات. لە ڕاستیدا من پێم وایە کە بەشێک لەو گوشارانە کە ئێستا لەسەر هێزەکانی ڕۆژاوای کوردستان هەیە سەبارەت بە پچڕانی پەیوەندیەکانیان لەگەڵ قەندیلا پەیوەندی هەیە بە هێزی دەرەکیەوە نەک تەنیا تورکیا ئەمریکا و ئیسرائیلیش. من پێم وایە کە ئەوان دەیانەوێت کە ئەوەش ڕوو بدات لە قازانجی خۆیانی دەبینن و هاوکات تورکیش هەمان ویستی هەیە یان هەمان قسە دەکات یان هەمان بیانووی هەیەەوە بە بیانووی ئەوە خەریکە لەشکر کێشیانە دەکات بەڵام واقعیەتەکە ئەوەیە کە هێزەکانی ڕۆژاوای کوردستان ئەگەر بیانەوێت درێژەی بدەن بە پەیوەندیەکانیان لەگەڵ ئەمریکادا و لە قۆناغی هاوکاری شەڕ لە دژی داعش تێپەڕن و بیبەنە فەرمیتری بکەنەوە واتە وەکو قەوارەیەک وەکو یەکەیەکی سیاسی فەرمی بناسیێنرێن لەلایەن ئەمریکاوە وەکو باشووری کوردستان کە وڵاتان سەردانەکەن بە شێوەیەکی فەرمی دەبێت گۆڕانکاری لە خۆیان بکات لەبەرەوەی کە سیستمەکە قبوڵی ناکات بە شێوەیەکی گشتی سیستمی نێودەوڵەتی و دوو ئەوەش کە بەداخەوە پارتی کرێکارانی کوردستان وا لە لیستی تێرۆریستی ئەو وڵاتانەدا و ئەمە ئەو بابەتەسەکە ئەبێ لە بەرچاو بگیردرێت. هاوکات شێوازی نەریتی حکومڕانی لە ڕۆژاوای کوردستان من پێم وانییە کە سیستمی نێودەوڵەتی قبوڵی بکات و دەیانهەوێت کە گۆڕانکاری لەو شێوازەدا بکرێت. لە ڕاستیدا ئەمەوێ ئەوە بڵێم کە ئەوەی کە لە ناوچەکە ڕوو دەدات لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئێمە ڕەنگە بەو شێوازە بیبینین کە لێدان لە محوەری مقاومەتی ئێرانە واتە لێدان لە باڵی نزیک لە ئێرانە لە ناوچەکەدا بەڵام هەر ئەمە نییە ئەگەر لە دەرەوە زیاتر چاوی لێ بکەین وێنە گەورەکە چاو لێ بکەین لینکێک هەیە لە نێوان لێدان لەو گروپانەدا و بەرەی ڕۆژهەڵاتی دنیاش بەڕاستی و هاوکات لاوازکردنی بەرەی ڕۆژهەڵاتی دنیاشە بەشار ئەسەد حزبڵڵا حەماس ئێران ئەم لایەنانە خۆیان جیا لە محوەری مقاومەت لە بەرەی ڕۆژهەڵاتی دنیاشە ئەبینن و ئەم لێدانانە بە قازانجی ئەمریکاش ئەمریکا بۆ ئەوەی کە بیهەوێت پێش بە چین بکرێت
من پێم وایە سەرەتا ئەم هێزە بچووکانە لە ناو دەبات ئەمانەی کە خۆیان لەبەرەی ڕۆژهەڵاتی دنیا دەبینەوە بلۆکی ڕۆژهەڵاتی دنیا دەبینەوە گرفتی ئەساسی بۆ وڵاتگەلێکی تریش دروست دەبێت لە داهاتوودا من پێم وایە ڤێنزوئێلا تەنانەت کۆریای باکوور کە هێزەکانی ڕەوانەی سووریە کردووە بەس بۆ ئەوەیە بیهەوێت پێش بە بەرەو پێشچوونی بەرەی ڕۆژاوای دنیا لە ڕووسیا بگرێت ئەگەنا قازانجەکان ڕەنگە ئەوە زیاتر نەبێ بۆیان لەبەرەوەی کە خەریکە گۆڕانکاری دروست دەبێت تەنانەت لە ناو کۆریای باکووریشە گۆڕانکاری دروست دەبێت ئەگەر ڕەنگە مشتێکی سیر بێ من باسیەکەم بەڵام بەشی زۆری گەنجی کۆریای باکوور بە دزیەوە گوێ لە گۆرانیەکانی کۆریای باشوورەگرێ و هەمووشی بە فلاش و مێمۆری دەبردرێتە ئەوێ و کاریگەری دروست کردووە تەنانەت لە شێوازی قسەکردنیانە و دنیایەکی تریان دەوێت کە ئەو دنیا ئەو بابەتە نییە کە کۆریای باکوور دروستی کردووە واتە کۆریای باکووریش ئەکەوێتە ژێر مەترسیەوە گوشارەوە ڕەنگە لە ناوخۆی خۆیان ئەوش بپوکێتەوە ناڵێم ئێستا مانگێ 2 ساڵ 3 ساڵ ڕەنگە چەند ساڵ بەڵام ئەمریکا لەسەرەوە کارەکە لیبرال دموکراسیەکەی دەیەوێت بخزێنێتە ئەوێشە بۆ ئەوەی کە ئەو دەسەڵاتە تووشی داڕمان بکات هاوکات ئەم هێزە بچووکانە کە دەکەون پەلوپۆی چینیش دەکەوێت و بۆ پێشگرتن بە چین ئاسانتر دەتوانێت پێش بە چین بگرێت بۆیە لینکێکەیە لە نێوان محوەری مقاومەت و ڕۆژهەڵات بلۆکی ڕۆژهەڵاتی دنیادا و ئەو لینکە هەر لایەنێک من بە بۆچوونی من خۆی لەوێ ببینێتەوە چ لەبەرەی ڕۆژهەڵاتی دنیا و چ لەبەرەی محوەری مقاومەتە ئەکەوێتە بەر گوشار ئەکەوێتە بەر هێرش و ڕەنگە لە ناویش بچێت بۆیە ئەبێ گۆڕانکاریەکی بنەڕەتی بکرێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەوەی کە لە ڕۆژاوای کوردستانە هەیە هێزەکانی ڕۆژاوای کوردستان من پێم وایە ئەبێت پەیوەندیەکانیان سەرەتا لەگەڵ ئیسرائیل ئاسایی بکەنەوە وەکو ئەوەی کە ئەزانم کە ئێستاش پەیوەندی هەیە پەیوەندی ڕەنگە ئاسایشی و ئەمنیان پێکەوە هەیە پیشاندەکانیان بەشدار لە سەردانی یەکترەکەن بەڵام ئەو پەیوەندیە ئیسرائیل کە بە فەرمی دەڵێ من دەمەوێت پەیوەندیم هەبێ لەگەڵ کوردەکانە چاوەڕوانی ئەوەی هەیە کە بە فەرمی کوردەکانیش بڵێن ئێمە پەیوەندیمان دەبێت لەگەڵ ئیسرائیلەواتە شاندی کوردی سەردانی ئیسرائیل بکات شاندی ئیسرائیلی سەردانی ڕۆژاوای کوردستان بکات بە شێوەی فەرمی کامێرا نیشانی بدە لە خەڵک بگوازرێتەوە بۆ دنیا ئەوەیە کە ئیسرائیل دەیەوێت ئەم ئاساییکردنەوەی پەیوەندی ئاسان نییە بۆ کورد یەکەوەی کە ئەکتەرێکی نادەوڵەتیە چواردەوری گیراوە هاوکات سیستمەکەش ڕێگەی پێنادا بەو شێوازێکەیە بۆیە ئەبێ گۆڕانکاریەکی بنەڕەتی بکرێت بەست چییە لەوەی سیستمەکە ڕێگەی پێنادا ئەگەر بە شەفافی بڵێم بە بۆچوونی من بەرەی ڕۆژهەڵاتی دنیا دەکەوێت بەرەی ڕۆژهەڵاتی دنیا گوشاری زۆری بەردەکەوێت و دەبێت کە لاواز بکرێت پلانی گەورەی لە دوای هێرشی رووسیا بۆ سەر ئۆکراین دامەزراوە نێودەوڵەتیەکان کارایی خۆیانیان لە دەستدا کار ناکەن وەکو جاران وەکو ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتوەکان وەکو ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان نەزمی لیبراڵی دنیا تێکچوو دوای هێرشی رووسیا بۆ سەر ئۆکراین نەزمی لیبراڵی دنیا کە تێک دەچێت باڵانسی هێز تێکچوو لە تەواوی دنیادا ئەمریکا دەیهەوێت کە ئەم نەزمە دروست بکاتەوە دەیهەوێت ئەم باڵانسی هێزە دروست بکاتەوە و دەیهەوێت کە کارابوون بگەڕێنێتەوە بۆ دامەزراون گرنگە نێودەوڵەتەکان وەکو ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتوەکان لەبەرەوەی کە ڕووس و چین لەوێ بوونیان هەیە و ڤێتۆ دەکەن تەنانەت تاکو ئێستا ئەنجومەنی ئاسایش نەیتوانیوە هیچ بڕیارنامەیەک لە دژی رووسیا دەرگات کەواتە ئەبێ گۆڕانێک بکرێ گۆڕان لە ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتوەکان بە واتای ئەوەیە کە سیستمێک کە لە دوای شەڕی دووەمی جیهانی و دامەزرا سیستمێکی لیبراڵ ئەبێ هەڵبوەشێتەوە سەر لە نوێ دووبارە دابمەزرێتەوە بۆ ئەوەی کە ئەمریکا بتوانێت دووبارە سەرپەرشتیاری بکات و ئەم بۆشاییانە لە دوای هێرشی رووسیا بۆ سەر ئۆکراین دروست بووم بۆشایانە پڕ بکرێتەوە چۆنم بۆشایانە پڕ دەکرێتەوە لە سەرتاوە لێدان لە بەرەی ڕۆژهەڵاتی دنیاست و لێشی دەدەن و خەریکن کاریشی بۆ دەکەن هەموو ئەو لایەنانەی خۆیان لە بەرەی ڕۆژهەڵاتی دنیا دەبینەوە لاوازیان دەکەن یان ئەوەی کە بیانەوە بیانخن تەنانەت هاوکات لەگەڵ ئەوەدا لە ئوروپا باس لەوە دەکرێت کە ئەبێت هێزی بەرگری بۆ یەکێتی ئوروپا دروست بکرێت لە دەرەوەی ناتۆ باس لە استراتێژی ئۆتۆنۆمی دەکرێت لە ئوروپادا لەلایەن وڵاتانی وەکو فەرانسا ئاڵمان بریتان بۆ ئەوەی کاتێکە دیارە ئەمریکا داوای لێبردنەکەم ئەمریکا هەڕەشەی هاتنە دەرەوە لە ناتۆوە کات و هەڵۆشانەوەی ناتۆوە کاتب ئەنەوە
باسێکی ترا کرێت دوای قسەی لێ بکەین بەڵام سەر مۆزوعی بەڵام کێشەکە لەوەدا ئاخر پەیوەندی هەیە بە ئەو نەزمەوە کە لە دنیادا تێک چووە ئەو باسش کە ئێستا لێرە دەیکەن پێیان وایە کە ناتۆش لە داهاتوودا دەتوانێت تووشی ئەو گۆڕانە بێت و ئەو بۆشایەتی بکە نەتوانێت پارێزگاری لە ئەمان کە بۆیە ئەمان ئەبێ لە ئێستاتۆ دەست ببن بۆ ئەوەی کە هێزێکی یەکگرتوو دروست بکەن ئەوەیە کە دامەزراوە نێودەوڵەتیەکان لە ناوچووە تواناییەکەی وەکو ئەنجومەنی ئاسایش و دەبێت ڕێک بخرێتەوە چۆن ڕێک دەخرێتەوە ئەبێ نەزمێکی نوێ دابنرێت لە دنیادا و ئەم نەزمە کاریگەری ڕاستەوخۆی هەیە لە هەموو بەشەکانی دنیا و بەتایبەت ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش وەکو ئەوەی کە ئێستا دەیبینین کە وتم لینکێک هەیە لە نێوانی محوەری مقاومەت و بەرەی ڕۆژهەڵاتی دنیا و بە قازانجی ئەمریکاشەکە ئەم هێزانەیەک لە دوای یەک دەکەون لەبەرەوەی کە ئاسانکاریە بۆ ئەمریکا بۆ ئەوەی کە بیهەوێت پێش بە چین و ڕووسیا بکرێت. بڵێ یەکێکی لە ئەکتەرە بێدەنگەکانی ئەم مەسەلەی سووریا وڵاتانی عەرەبیە. وڵاتانی عەرەبی زۆر بێدەنگ بوون لە سەر مەسەلەی سووریا وڵاتێکە ماوەیەک پێش لەوەی بەشار ئەسەد بڕوخێ دیسان بەشار ئەسەد داوت کراوە بۆ مەجموعی وڵاتانی عەرەبی و پێشوازی لێکرا و دیسان هەوڵیاندا بیهێنە مەیدان و پێوەست بێ بە وڵاتانی عەرەبیەوە. دیارە زانین گۆڕانکاری زۆریش لە وڵاتانی عەرەبی هاتوۆتە پێشەوە مەسەلەی ناسیۆنالیزمی عەرەب شکستی هێناوە مەسەلەیەکی ئەوتۆنیە زیاتر مەسایلی ئابووری بەرژەوەندیەکانیان بەوە گرێ خواردووە ئەوە دیارە بەڵام ئەزانین لە غەزە ئەو ڕووداوە ڕوویدا تەبعاً غەزە وێران کرا نزیکی 40,000 نەفەر خەڵکی بێتاوان کوژران ئەوان دەنگیان لێوە دەرنەهات حملە کرا بە لوبنان ئەوان دەنگیان لێوە دەرنەهات ئەوە سووریا ئێستا ئەکتەرهای زۆر خەیەکە دەستێوەردانیەکە بە تایبەت ئیسرائیل ئەوان دەنگیان لێوە دەرنایە ئەوان چیەکەن لەو قەزیەدا مەسەلەی وڵاتانی عەرەبی بە تایبەت عەرەبستان هەمیشە وتراوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست یەکێک لە ئەو زلهێزانەیە کە لەسەری حسێ بکرێت دوای لەگەڵ ئێران و تورکیا. زۆر ڕاستە بەشێکی هەر هەمان ئەو گۆڕانکاریە کە دەکرێت لە دنیادا لە ئاستی جیهانیدا گلۆباڵ و ئاستی ناوچەیدا پەیوەندی ڕاستەوخۆی هەیە پێکەوە و ئەزمموی پێشوشیان هەیە لە ڕاستیدا لە بەریەکەوتنی جەمسەرەکان ئەگەر بڵێ کاتێکە جەمسەرەکان لە یەکتریان دەدا کام جەمسەر زیاتر قازانجی بەردەکەوت ئەمە خۆی بووە بە ئەزمموێک بۆیان بۆ نمونە کاتێکە بەریەکەوتنی ئەمریکا و سۆڤێت هەبوو و کەوتنی سۆڤێت ئەم مێشکەی ئەم ذهنیەتەی لەلایەن دروست کردووە کە خەریکە دووبارە ئەم بەریەکەوتنە ڕوو دەداتەوە لە نێوان بلۆکی ڕۆژاوا و ڕۆژهەڵاتی دنیاوە هەر ئەوەیە کە بلۆکی ڕۆژهەڵاتی دنیا خەریکە بەرەو لاوازی دەڕوات و کەسێک وەکو سلاڤ و ژیژەک دەڵێت کە چەپ دەبێت لە سفرەوە دەست پێ بکاتەوە دەبێت پێداچوونەوە بەخۆیان بکات لە بڕێک سیاست دووری بگرێت کە گوتارێکی زۆر تێر و تەسەلی هەیە سەبارەت بەوە بەڵام سەبارەت بە وڵاتانی عەرەبی بە شێوەیەکی گشتی وڵاتانی عەرەبی لە 2020ەوە پەیمانی ئاشتی ئیبراهیم کە بەڕێزیش ئاماژێت پێکرد ناسیۆنالیزمی عەرەبی لە ناو برد ناسیۆنالیزمێک کە هەمیشە بە ئیسرائیل وەکو مەترسیەک بۆ مانەوەی خۆی دەیبینی و توانی پەیوەندیەکانی ئاسایی بکاتەوە لەگەڵ وڵاتانی عەرەبیدا بەشی ئابوووریەکە زۆر گرنگە بەشی سیاسیەکە دیپلۆماسیەکە زۆر پەیوەندی دیپلۆماسی زۆر گرنگە کە کاریگەری هەبووە بەڵام ئەگەر بمانەوێت سەبارەت بە کەیسیان بابەتی پرسی سووریا چاوی لێ بکەین بابەتە دینیەکەش زۆر گرنگە لێرەدا ئەوەی کە تورکیا و قەتەر ئەیانەوێت کە جێبەجێی بکەن باڵا دەست بن پرسی ئەخوان الموسلیمینە لە سووریەدا شتێکە لەلایەن عەرەبستان لەلایەن ئۆردۆن لەلایەن ئیماراتەوە قابلی قبول نییە بۆیە بەریەکەوتنیان هەیە لە ڕاگەیاندنەکانیانە ئەگەر چاو لێ بکەین تەنانەت ئەو بەریەکەوتنی گوتاریەش هەیە بۆ نمونە ئەلحەدەسی عەرەبستان کە کاتێک باس لە هێزە کوردیەکان دەکا زۆر بە ئەرێنی باسییان دەکا بەڵام کاتێک کاتێک چاو لە ئەلجەزیرە دەکەین کە دەورێکی زۆر خراپ دەگیێڕێ لە ئێستادا لە دژی کورد زۆر بە نەرێنی زۆر بە خراپ باسی کورد دەکا تەنانەت لە ڕاگەیاندنەکانیشیان ناو بەریەکەوتنانە هەیە وەی بەریەکەوتنی دینیەکە ڕوانگە دینیەکەشیان زۆر کاریگەری هەیە لە وێنەدا و ئەوەش کە پرۆژەی عەرەبستان و ئیمارات بۆ داهات پرۆژەی ئابووری پرۆژەی گەشە پێدان لە داهاتوودا چ بۆ خۆیان چ بۆ ناوچەکە کاریگەری هەیە کە
تورکیا هەوێت کە پێش بۆ پرۆژانە بگرێت و ئەوێت کە خۆی ببێ بەجێگرەوە لەگەڵ قەتەرە ئەم پرۆژانە ببەنە پێشەوە ئەوەی کە لە سووریا دەبیندرێت بەشێکی پەیوەندی هەیە بۆەوە کە لە ڕێگەی ئەخوان المسلمین و بیانەوێت کە پێش بە وڵاتانی عەرەبی وەکو ئوردون و عەرەبستان و ئێمارات بگرن بەڵام لە ڕاستیدا واقعیتەکە ئەوەسە کە ئەگەر زۆر بە کورتی باسی لێ بکەم من پێم وایە کە لە کورتمەودادا ئەتوانین چاوەڕوانی ئەومان هەبێت کە تورکیا سەرکەوتوو بێت بۆ بڕێک مەسائل لە سووریادا بەڵام لە درێژمەودادا من پێم وانەیە کە تورکیا سەرکەوتوو بێت و ئەو وڵاتانە بەرەی خۆیان لە بەرەی ڕۆژاوای دنیا دەبینەوە عەرەبستان تەنانەت ئێمارات ئوردون ئەمریکا ئیسرائیل ئەوانە من پێم وایە کە بەریەکەوتنی بەرژەوەندیان دەبێت لەگەڵ تورکیادا واتوانێت کێشەی گەورەی بۆ دروست بکە و هەر ئەوەش لەبەرەوەی کە تەنیا بەرەی ڕۆژاوای دنیایە کە دەیهەوێت مەترسی یان گرفت بۆ تورکیا دروست بکە ئێرانیش دەیهەوێ رووسیاش دەیهەوێ تەنانەت لە یەک دوو ڕۆژی ڕابردوودا ڤلادیمیر پوتین بەڕاستە و خۆ دەڵێت کە ئێمە دەزانین تورکیا لەگەڵ کوردەکان کێشەی هەیە کوردەکان داوای مافی خۆیان ئەەکەن دەبوو دەوڵەتیان هەبوایە ئێستا دەوڵەتیانی دەبێت پرسی کوردەکان لە سووریا چارەسەر بکرێت لە تورکیا لە عێراق و لە ئێرانیشە ئەمە بە بۆچوونی من هۆشداریەکی ڕاستەوخۆ بوو لەلایەن پوتینەوە بە ئەردۆغان کە لەبەرەوەی کە هێزانە جوڵان رووسیا و ئێران دەستیان لە سووریا کورد کرایەوە کە ئەگەری هەیە کە کارتی کورد لە دژی تورکیا بەکاربێرن ئەوە فشار بخەنە سەر تورکیا بۆیە نەک تەنیا بەرەی ڕۆژاوای دنیا ئەتوانێت کە ئێران و رووسیاش بیانەوێت تۆڵەی خۆیان لە تورکیا بکەنەوە لە سووریاداوە نەهێڵن کە لەوە زیاتر بێتە پێشەوە بۆیە لە کورتمەودادا ئەتوانێت دەستکەوتی بۆ خۆی بێ بەڵام لە درێژمەودادا قەیران پێم وایە قەیرانی زۆر ئەبێ چاوەڕێی بکات تورکیا لە داهاتوو مەسلەیەکی گرنگ مەسلەی ڕوتێکی نوێیە کە ئێوە بۆ خۆشان ئاماژەتان پێکرد لە کوریای باکوور و لە زۆر شوێن ڕووەدا عەرەبستانی سەعودی کە کانگای ئاینی ئیسلام بوو و ساڵانە هەزاران مسلمان ڕوویانە کردە کەعبەوانە یەکێک لە بەناوبانگترین گۆرانی بێژەکان ئێنێت و لەوێ نمایشە درێت من فیلمێکی تازەم بینی کلیپێکی تازەم بینی کە وەلیعادی عەرەبستان وەڵدام لە کوێیتە لەگەڵ هەموو ژنەکان تەوقعەکە دەستیان لەگەڵ لایداتەوە ئەوەیە بڕێک ڕفۆرمهایەکی زۆر جدی ڕووی داوە ئەم ڕەوتی گۆڕانکاریانە دیارە خەریکە لە دنیا ڕووەدا بە تایبەت لە ئێران بە ناوی ژیان ئازادی خۆی پێناسە کردووە پێتان وایە ئەمە ئەتوانێت لەم گۆڕانکاریانە تأثیری ببێ ئەوەی وایەوە جەنابتان ئاماژەتان پێکرد لە سەطحی دنیا خەریکە ڕووەدات مەسەلەی نەوەی نوێ گۆڕانکاری های بنەڕەتی لەسەر سکولاریزم لەسەر ئەوەی کە دنیا بە نوعێکی کا بێ بچێتە پێشەوە چەندێک تأثیری ئەبێ و ئەگەر لە ئەگەری گۆڕانکاری لە ئێرانە دەوری بزوتنەوەی ژیان ئازادیە و بزوتنەوە کە زۆر جار هێرش کراوەتە سەری بەڵام هێشتا هەر ئاوەری ژێرخۆڵم شەست بۆ نەبین ئەمە کۆتایی پرسیارەکەمە زۆر ئەگەرە کرێ بە کورتی بەسەر چاو زۆر بە کورتی یەکێک بابەت هەیە ئەوەیە کە ئەزمموی ئێران لە بەرچاویانە بەتایبەت عەرەبستانی سەعودی ئەزانێت کە ئێران نەیتوانی کە پێش بە ئەو گۆڕانکاریانە بگرێت و خەڵکەکە لە ناوخۆی خۆیەوە خەریکن وەک بەڕێزە داماژێت پێکرد ئاڵنگاری گەورە بۆ دەوڵەتی ئێران دروست دەکەن بابەتێکی تریش هەیە پەیوەندی بە تاکە کەسیەوە هەیە محەممەد بن سەلمانە لە عەرەبستان کە لە ئەمریکا گەورە بووە و یەکشت کە پێم وایە کە بن سەلمان محەممەد بن سەلمان بە باشی لێ تێکەیشتووە ئەوەیە کە ناتوانێت لەم ڕۆژەدا کە ئاستی تەکنۆلۆژی لە سەرترین ئاستی خۆیدایە باسی زیرەکی دەستکرد زۆر لە ئاستی سەرەوەیە تۆڕە کۆمەڵایەتیەکان ڕاگەیاندنەکان کاریگەری ڕاستەوخۆیان هەیە ناتوانێت پێش بە ئەرزشە یان بەها لیبراڵەکانی دنیا بگرێت بۆ ناوخۆی وڵاتەکەی و دەتوانێت کە ئەمە ئاڵنگاری گەورەی بۆ دروست بکات لە داهاتوودا ئەگەر ئێستا خۆی فریای نەکەوێت بە هاوکات پرۆژەی ئابووری عەرەبستانی سەعودی بۆ 10 ساڵی داهاتووی پرۆژەیەکی زۆر گەورەست کە ئەم پرۆژە بەبێ کرانەوەی ناوخۆیی ناتوانێت سەرکەوتوو بێت بۆیە هەر لە ئێستاتەوە تەکە لە ئێستا لە چەند ساڵی ڕابردووە دەستی پێکردەوە بۆ ئەوەی کە خەریکە کۆمەڵگاکە تۆزێک باز دەکات ڕێگە دەدات بۆ ئەوەی کە تەنانەت کۆنسێرتگەلی گەورە بکرێت و لە ڕێگەی پابلیک دیپلۆماسیەوە خەریکە
کرانەوەی عەرەبستان بەڕووی دنیادا ڕوودەدا ئێمە بینەری ئەوەین و بۆ ئەوەی کە بەڕاستی دەسەڵاتەکەیان تووشی داڕمان نەبێت لەبەرەوەی کە دەزانێت کە ئەو وڵاتانەی کە لە دەوروبەری هەن ئەیانەوێت کە ئاڵنگاری بۆ دروستکەەوە ناچارەکە خۆی ئەم گۆڕانکاریانە دروستکە کە بەشێکیشی سەرکەوتوو بووە تێیدا و توانیوێتی تا ئاستێکی زۆر بڕاتە پێشەوە وەم پێم وایە کە لە کۆتایی خاڵی کۆتاییدا هەمووی پەیوەندی بەوە هەیە کە دەسەڵاتانی وەکو ئێران وەکو عەرەبستان کەوانەی لەکە لە ناوچەکەدا هەن ناتوانن پێش بە ئەو ڕەوتە گۆڕانکاریە خێراییە کە هەیە بگرن بۆیە ناچارن خۆیان لەگەڵ یا وەکو عەرەبستان بێوێ خۆی لەگەڵ بابەتەکەدا ڕابێ ئەگەر ناوەکو ئێرانی بەسەریەوەی کە دەبینین گەمارۆ مەترسی هێرشی دەرەکی بۆ سەری و هاوکاتە ناوخۆ پوکانەوەیە کە دەبینین و ئەگەری هەیە لە هەر کات و ساتێکدا ئەم دەسەڵاتە دابڕمێ. بەڵێ زۆر سپاس بەڕێز مەچم مرادی بۆ بەشداریتان لە بەرنامە باسی زۆر گرنگ هەیە بەڕاستی کە هەر کامێکی بۆ خۆی بەرنامێکی تایبەتی هەیە لەسەر و گۆڕانکاریانێ وا لە ئاسی نێودەوڵەتی خەرێکە ڕووەدا دەوری ئەمریکا لە دوای جەنگی جەهانی دووەمەوە زۆر مەسەلەی کە هەیە ئەگەر مەجال بێ زۆرم پێ خۆشە لەسەر و مۆزوع قسە بکەین چونکی دیارە ئەمریکا لە شەڕی دووەمی جەهانی کەمتر زیانی بینی لە چاو ئەوروپا و وڵاتانی تر بەڵام ئێستا تکنۆلۆژی دنیا وایە کە ئەگەری ئەوەی کە ئەمریکا بتوانێت زیان ببینێت لەلایەن کورەوە لەلایەن چینەوە زۆر بابەتەوە زۆرە ئەمە چۆنی لێ دێتوانێت طبعاً لە بەرنامەیەکی ترا حتمما مزاحمت ببین و لە خزمەت تابین بۆ ئەوەی کە لەسەرم باسێش بڕێن. زۆر سپاس بۆ بەشداریتان دیسان لە بەرنامە. زۆر سپاس بۆ بەڕێزیشتان. زۆر مەمنون. بەڵێ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بۆ زۆر هاتینە کۆتایی ئەوجاری بەرنامەی دیالۆگ هەتا دیالۆگێکی تر ڕۆژ و شەوێکی خۆشتان بۆ باوە دەخوازم.